2 ساڵ پێش ئێستا وەزارەتی ئاوەدانکردنەوەی هەرێم ڕایگەیاند بەم نزیکانە بەردی بناغی پردی تۆقوت دادەنرێت. 2 ساڵ تێپەڕی و بڕیارە سەرەتای ئەم هەفتەیە بەردی بناغەکەی دابنرێت. جێگری پارێزگاری هەڵەبجەش دەڵێت بەردی بناغی پردەکە دادەنرێت، بەڵام بێ دیاریکردنی ڕۆژەکە. تایبەت بە پردی تۆقۆ دیارەوە ماوەیەکی زۆرە قسەی لەسەرکرێت لە ئەعلامەکان و حکوومەتی هەرێمیش بەنێتی ئەوە بەرنامەی هەبووە کە ئەم پردە بەردی بناغی بۆ دابنرێ و لە ئایندەیە بکەوێتە کار و ئیشی لەسەر بکرێت. ئینشەڵڵا لە ئایندەیەکی نزیکە بەرهەمی ئەوەشە بینین و زۆر دوور نییە کاتەکەی بەردی بناغیشی بۆ دانرێ و ئیشیشی لەسەرکرێ. ئینشەڵڵا لە ئایندەیە ئەیبینن. چیرۆکی پردی تۆقوت لای خەڵکی هەڵەبجە مێژوویەکی دوور و درێژی هەیە. ئەوان دەڵێن چەندین ساڵە حکوومەت بانگەشە دەکات و بودجەی بۆ تەرخان دەکات، بەڵام تەنیا قسە بووە. هیوادارن دانانی بەردی بناغی پردەکەش هاوشەوی پرۆژەکانی دیکە نەبێت کە بە نیوەچڵی بەجێڕاون. ئەوەی کە جێگەی سەرنج و تێبینیەوە حەزەرە دائیمەن خەڵک حەزەری لەیەکە ئەوەیە کە بەردی بناغی زۆر پرۆژە هەیە دانراوە کەچی سەیرەکەی بەردی بناغەکەش تیا چۆ پرۆژەکەش کەس نەیزانێ و بەرەوکێ چووە و هەرم پرۆژە چەند جار بودجەی بۆ تەرخان کراوە بۆتە دەنگ و باس و ڕیکلامی بۆ کراوە، بەڵام دوای نەتیجەکەی ئەوە بۆ کە ئێستا ئەمڕۆ جاری کە بەتەمان بەردی بناغی ئەم پرۆژە دابنرێتەوە. ئەوەی کە گرنگە جێبەجێکردنی پرۆژەکانە دروستکردنی ئەو پردەیە کە تا ئێستش وەکو خەون و خەیاڵێکی لێ هاتووە بەداخەوە کە تا ئێستا نەبەردی بناغی دانراوە. ئێمە خەمی ئەوەشمانەکە لە ئێستا دەنگۆی ئەوە هەیە بەردی بناغی ئەم پردە دابنرێ، لە ئێسەوە خەمی تەواوبوونی ئەم پردەمانە ئایا وەکو پرۆژەکانی کەی هەڵەبجە بەردی بناغیدا ئەنرێت و هەروە ئیهمالەکرێ و بەجێ ئەهێڵڕێت. پردی توەقوت لەسەر ڕووباری سیروان پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان بەیەکەوە دەبەستێتەوە. هۆکارێکە بۆ ئەنجامدانی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەڵەبجە و ئیدارەی گەرمیاندا. درێژەکەی 250 متر و بە چاکردنی ڕێگاکەیەوە 31 ملیار دیناری تێدەچێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.